سڵاتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم جارە لە ناو پایتەختی ڕۆشنبیریەوە لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم ئێوارەیەکی نوێ و بەرنامەیەکی نوێی ژیان دۆستیتان پێشکەشەکەم. بێگومان هەر ئێوارەی لێت خەڵکی شاری سلێمانی ئەکەوێتە خۆ ئەگەڕێ و بەرەو سەنتەری شار بەڕێکەوێت تا خۆشترین شیرینی و خۆشترین شەربەتەکان و خواردەمەنی و خواردن ئامادە بکات و بیکڕێت و بۆ بەربانگی بەرێتەوە. جا لەگەڵ مابن پیاسەیەکی ناوشاری سلێمانی و شەقامە کۆنەکانی سلێمانیتان پێەکەم. ئێستا لە شەقامی پیرەمێردم بەڕێکەوین بەرەو خوارەوە لای مزگەوتی گەورە ئەو ناوچانەی دیکە. بەردەوام بن. خوا باسا ڕەبە ئێوارە باشی ئەلیەوە هاتم خەڵک هەمووی بە پەلەیە بڕواتەوە وانە باساتان چۆنە؟ هەڵا باشش کرد ئێواران زۆر باشە لەخوا بەزیابێ. لە ڕەمەزانە فەرقی هەیە لەگەڵ کاتەکانی پێش ڕەمەزان؟ ئێواران زۆر باشترە بەس ڕۆژمان چۆڵە یعنی هەر فەرقی نیە هەرۆ بازاڕەکەی جارانە بەس عکس بۆتەوە لە بەرەوەی نیوەڕوان قەرباڵەوە ئێواران قەرباڵە باشە. خەڵک بۆ بەربانکردنەوەیەتە ناو بازار لە چێشخانەکان نامخوایە زۆری شێت بەڵێ هەڵا ئەکسەرەتی گەنجێتە دەرەوە خەڵکی کوێ ینی گەشتیاری تایە یاخود کەمێک گەشتیاری تایە ئێستا نا کەمی تایە هەر خەڵکی ناو بازاڕە دوکاندارە کابرا لەمەدا چونکە شەوانیشەکەن باشە یعنی شەوان خەرباڵەکە بێت دەمە ئێوارە هەموو یێتە بازاڕەوە. ئەی بۆ پاشی و خواردنیشتان هەیە؟ هەمان 24 ساعت دای ناخینێمە 24 ساعت خواردن هەیە 24 ساعت هەمانە بەردەوامی ژیانی مشتری هەیە بەڵامی تر غەیری بانگی ئێوارە دوای هێواشە بێتەوە بازارمان کەمە. باشە ئەم منتیقەیە کوێی پێڵێن دایمەوە 24 ساعتی ئێرە بەرەی سەرای پێڵێ دایمە جمەیە بۆ خواردن عەدەن شەو ڕۆژ شەو ڕۆژ دێخوا بازاتان باز ڕەوی بەخێر بێت دەستان خۆش بێت. لە مزگەوتی گەورە نەک هاوڵاتیان نەک گەشتیاران نەک ڕێبواران بگرە کۆترەکانیش لێرە خوان و خواردنەوەیان دەست دەکەوێت. مزگەوتی گەورە مێژوێکی زۆر دێرینی هەیە لە شاری سلێمانی. ئەگەر هەر کەسێ بێتە ناو سلێمانیەوە بە تایبەت بۆ گەشتکردن بێگومان سەرێک لە مزگەوتی گەورایە چونکە لە ناو جەرگەی شاردایە لە ناو سەنتەری شاردایە. جا مزگەوتی گەورە هەر ئێوارەی لێدێت پڕ دەبێت لە خێر و کاری خێرخوازی هەر لە خواردنەوە و هەر لە شیرینیەوە و هەموو بابەتەکانی دیکە کە بۆ خواردنەکان ئامادە بێ بە تایبەت لە مانگی ڕەمەزانە بۆ سەرسفرەی خوانەکان. لێرە خوانی هەزاران لێ قەوما و ئامادەکرێت. ئێستاژە چینە لای پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی گەورە بزانین لە مانگی ڕەمەزاندا ڕۆڵ و گرنگی مزگەوتی گەورە چییە؟ سەلام عەلەیکم مامۆستا. سلام مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز بێ و باسێکی مزگەوتی گەورەشمان بۆ بکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئێوەش و لە گەشت مسڵمانان پیرۆز بێ ئینشاءالله و داواکەین خوای گەورە بیکاربناوی ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو مسڵمانان ئینشاءالله هاتمەوەی ئەم مانگە. مزگەوتی گەورەی شاری سلێمانی وەکو شوێنی عیبادەت و بەجێهێنانی ئەرکە ئاینیەکانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەندێک سنەتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مسڵمانان پێی هەڵەستن و بە عیبادەت دانراوە لەم مانگە پیرۆزەیە بکرێت کە لە مزگەوتە ئەنجامە درێ وەکو نوێژی تەراویح مزگەوتەکان بەردەوام پێنج فەرزەکانی تێئاکرێت لە غێری مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە دوای نوێژی عیشا 20 ڕەکعات تەراویحی تێئاکرێ و دوای ئەوە 3 ڕەکعات وەتر و بەو شێوازە جوانەی بەو دەستوری کە دانراوە لەلایەن عولەمایانی قەدیمەوە کە لە بینەکانیانە تەسبیحات و ذکری خوا ئەکرێت و سەڵاوات لە دیاری پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم. طبیعی مزگەوتی گەورەش شەوەکانی زیندوو ئەکاتەوە بە تەراویحکردن. هەروەها ئەوەی کە جیای ئەکاتەوە زیاتر مانگی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتی گەورەیە ئەگەر ڕۆژانە لە غەیری مانگی پیرۆزی ڕەمەزانە لە چێشتخانەی خێرەکەی حاجی کاک ئەحمەدی شێخە بۆ نیوەڕۆ خواردن دروست کرابێ خوان دروست کرابێ بۆ 800 بۆ 900 کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ 3000 و بۆ 3500 کرد دروست دەکرێت بۆ بەربان. لەلایەن کیەوە دروست دەکرێت ئەم خوانە خەڵکی خۆبەخشن؟ ئەوەی کە لەوێ خواردنەکە دروستەکە خەڵکی خۆبەخشی تایە بە زۆری خەڵکی خۆبەخشن و کێ لێی سوودمەند دەبێت؟ هەمووی فەقیر و هەژار و خەڵکی ڕێبوار و خەڵکی
كم درامتن کە یان بە زۆری خەڵکی کەم دەرامەت و فەقیر وەژار و خەڵکی ئاوارە و بیانیشی تایە. ئەمە کللتورێکی لە مێژەی مزگەوتی گەورەیە ماوەتەوە تا ئێستا بەردەوامە. ئەمە کە مزگەوتی گەورە دروست کراوە لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیات طبعاً تاریخی مزگەوتی گەورە لەگەڵ تاریخی شاری سلێمانیەکە مێرنشینی بابانیەکان لە خەڵاشوالان و هاتوونەتە سلێمانی و شاری سلێمانیان بنیاد ناوە مزگەوتی گەورەشیان لەگەڵ تەسیسی شارە بنیاد ناوە بۆ شێخ معروفی نۆدی و حاجی کاک ئەحمەدی شێخ. طبعاً حاجی کاک ئەحمەدی شێخ لە هەر شوێنێکی بوو بێ لە هەر شوێنێک دانیشت بێت لە سەردەمی ژیانی پیرۆزی خۆیان چێشخانەیەکی خێری کردوێتەوە بە فەقیر و هەژار. یەکێک لەو چێشخانە خێریانە کە کردوێتەوە لە مزگەوتی گەوری شاری سلێمانیا بۆ فەقیر و هەژار و ڕێبوار و خەڵکی نابینا و خەڵکێک خاوێن پێداسی تایبەت بوون و لە سەردەمی ئەوە هاتوون لەم مزگەوتی گەورەیە ژیاون بۆ ئەوانی کردوێتەوە چێشخانەیە و تاکو ئێستا لە سەردەستی بنەماڵی حاجی کاک ئەحمەدی شێخ بەردەوام ئەوان سەرپەرشتیەکەن بەڵام بە هیمەتی خێرخوازانی شار بە هیمەتی ئەو کەسانی کە حەزیان بە خێر و دەستگیرۆی فەقیر و هەژارە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی سەدەقە و خێر و ئیحسان و مانگی تێرکردنی سکە برسیەکانە خەڵکێکی زۆری خێرخوازی شاری سلێمانی خوای گەورە دەزایان باتەوە پاداشتیان باتەوە و زیاتر لە کاری خێرابن زۆر هاوکاری چێشخانەکەکەن و ئەو کەرەسانی کە پێویستە بۆ چێشخانەکە بەردەوام دەستیان پێوێتی بگەن. چۆنی مامۆستاییان؟ باشی سەلامەت وردە وردە کاتی بانگ نزیک بۆتەوە؟ بەڵێ تقریبان ماوێتی هێشتان بەزارێ یەک ساعتێک و 5 دقیقە شوێ ماوەشتان. ساعتێک و 5 ئێوە چیەکەن لە مزگەوتی گەورە؟ ئێمە ڕۆژانە یەینە مزگەوتی گەورە لە بەیانیەوە هەتا ئێوەرە ئەمە شۆنمانە ئیتر دەوری مەغریبی تر وردەوەدا ئێمە ئاڕۆینەوە بەڵام خەڵکە لێرە زۆر ئەمینێتەوە بۆ فتاری بەربانگ و بڵێن خواردن دروستەکردن و نان و چێشت دروستەکەن و دوایەوە هێنا شیرنی و ئەمانە دێن بۆ ئێرە و بەس ئێمە خۆمان نامینێنەوە. بەڵێ ئەی لێرە چی ئەکرێت لە ناو مزگەوتی گەورەیە بێجگە لە بەخشینەوەی خواردن لێر و چێشت بۆ فەقیر چی ئەکرێت؟ وەڵڵای ئێمە لێرە قورعانە خوێنینەوە هێنا قورعانە خوێنین لێرە و اینجا خەڵک دێ بۆ لامان و مەولو ئەخوێنینەوە و ختم ئەکەین و ئەمە ئەم شتانە مزگەوتی گەورە هەر لە ئەساسە ئەم شتانە بووە. ئەمجا مەدرسەی قورعان هەیە لێرە و نابیناکان دێن بە ڕۆژانە لێرە دەرزی قورعانە خوێن و شەوان ئەڕوونماوە. کێ دەرس بە نابینایانەڵە لێرە کە دەرسی قورعانە خوێنن؟ لێرە ماوەسە مەلا عەبدوڵای زەروامان هەیە و مەلا سەی تۆفیق هەیە و مەلا عەبدوڵایەکمان هەیە و مەلا سەی حەسەنمان هەیە و مەلا سەی سڵێمانمان هەیە و 4-5 مامۆستای 5 مامۆستای تا حالە ژوورەکە. دەورەی قورعانەکەنەوە؟ بەڵێ دەوری قورعانەکەنەوە. دەستان خۆش بێ. ئەی مامۆستا لە مانگی ڕەمەزان چ جیاوازیەکی هەیە مزگەوتی گەورە؟ مزگەوتی گەورە ڕەمەزانان زۆر خۆشە لەگەڵ ڕۆژان لەگەڵ مانگەکانی ترا فەرقی زۆر زۆرە چونکە عالەم بە ڕۆژ و ئێوەران چاوەڕێی فتارەکەن و چاوەڕێی بەربانگەکەن و ئیتر خەڵکی جیاواز دێ بۆ ئێرە خەڵکی میوان دێ بۆ ئێرە لە هەموو لایەکەوە خەڵک دێ بۆ ئێرە و ئیتر ئەم مزگەوتی گەورەیە هەر لە ئەساسە زۆر باش بووە زۆر خۆش بووە. تۆ بەبیرت یەت چەند ساڵ لەمەوە پێش هاتوویتە ئێرە؟ من لە ساڵی 1970 لە مانجی 2072 لە سلێمانیە لە مزگەوتی گەورەیە بەڵام زمانی زوو مامۆستا خەڵتیبی تیا بوو ئەو کاتە جیاوازی تبوو لەگەڵ ئیستایە. جیاوازیەکەی چی بوو؟ خەڵکێکی زۆر هینی تیا بوو ئێواران ئەم سەرسەکۆیانە هەمووی خەڵک دائەنیشت بۆ چاوەڕێی بەربانجەکەن ئێستا خەڵک کەم دێت چکە دەوری مزگەوتی گەورە چۆڵە ئێستا ماڵی لێ لە ماڵی بۆتە بازار و دوکان خەڵکی ئێواران زوو ئەڕاتەوە بەڵام ئەو کاتەمووی ماڵ بوو خەڵک زۆرە هاتن بۆ ئێرە لقمیان هێنا و لقمە قازیان هێنا و شتیان هێنا و لێرە بەرمانجیانەکردن لە دوای نوێر ئەڕۆشتەوە بۆ ماڵەوە ئەم دوای تەراوی حەکرا و ئێستا هەم بەهۆی ئەم نەخۆشیەوە هەم بەهۆی ئەم بڵێن بازاڕەوە خەڵکی لە بازار زۆر نایەتە مزگەوت ئەڕۆنەوە چکە ماڵی بەڵام ئەوەی کێ ڕێبوارە ئەوەی کە ڕێبوارە و یان دوکانەکان بەعزجاهەیە شەو داوامەکەن ئەوانەیە لەسا خەڵکی خۆی نەماوە.
لە شەقامەکە هاتمە خوارەوە ئەنجا دوکانی شیرینیەکان دەست پێەکەن. ئێرەش یەکێکە لەو شوێنانێت کە زۆر دێرینە بە تایبەت بۆ شیرینی. جەبار بچمە ژوورەوە و پرسیاریان لێ بکەم تام لە مانگی ڕەمەزان بازاڕیان چۆنە. خوا بازارتان باش سەرچاو بەڕێزەکەم یەخوا بەخێر بێت ئێوارەتان باش و ڕەمەزانتان پیرۆز خوا لێوەشی قبوڵ کات و لە هەموو لای پیرۆز بێت. لێرەوە هاتمە خوارەوە لە جادی پیرەمێردەوە یەکسەر خۆم کرد بە ئێرەیە لە بەرەوەی ئەم شیرینیە لە مێژە هەیە. جاران چۆن بۆ ئێستا چۆنە؟ وەڵاهی جارجارە بڵین جاران هەر با بڵین تقریبا الان نزیکی 42 ساڵەکە بێ الحەمدوللا خەریکی ئەم ئیشەین. هەر لە باوکم ماماوەتەوانی و سوپاس بخوای گەورە هەر خۆشی ماوە ئێستا الحەمدوللا. هەمان درێژ بێ ئینشاڵڵا. سەلامەت بی یاخوا. ئیتر لە باوکۆ بۆمان ماوەتەوانی و الحەمدوللا هەر درێژەمان پێیاوە ئێمە الحەمدوللا. ئیتر بە شێوازێکی وان نەگۆڕاوە یعنی شیرینیەکانتان هەمان ئەو شیرینیانی جاران و بە هەمان هەنێک گۆڕانکاری هەیە مەسەلەن هەنێک جۆری تازە هاتۆتەکایەوە هی تورکیە و سووری و ئەمانە بەڵام ئەوەی کە زۆر تەرکیزمان کردێت سەرێمە هەر بابەتی پلاسیکەکەی هەزیاتر. شیرینیەکانتان زیاتر بەچی دروستەکەن؟ هەر بە گوێزێکی نێمە بەس بە گوێز. هەشمانە فستەقمان هەیە بەڵام تەرکیزمان لەسەر گوێزەکەی زیاتر. ڕاستە. لە مانگی ڕەمەزان بازارتان چۆنە؟ وەڵاهی سوپاس بۆخوا لە ڕەمەزانی پاش زۆر باشترە. سپاس بۆخوا دەستان خۆش بێ. زۆر بەڕێز. من ئەڕۆم بەرەو ناو بازار سەردانێکی ناو بازارەکەی زانی دیکە هەیە لە ناو ڕەمەزانیش بڵێن دەمتان شیرینکان. زۆر سپاس مەمنون هەر شیرین بن. یاخوا بەخێر بێن بەڕێزەکەم.